ئێمە لە ماوەی ڕابردوودا بەڵێنماندا بوو کە ئەو کاتی کۆمەڵێک لە هاوکاریمان گەیاندە شاری سۆران بەڵێنماندا بوو کە لە ماوەی داهاتوودا سۆران بەش یەکێک دەبێت لەو شارانەی کە لە ڕووی ئەو ئامێرانەوە سوودمان دەبێت. ئێستاش بەڵێنەکەمان بەجێگەیاند ئەمڕۆ 200 لەو ئامێرانە ڕادستی ئیدارەی سربەخۆی سۆران دەکەین کە بە کۆژمەی 240,000 دلارە. ئەم ئامێرانە لە باشترین و بەرزترین کواڵەتی لە جووری ئامێری یاردەدەری بیستنن بە نزیکەی 200 لە هاوڵاتیان لەم دەڤەرە سوودمان دەبێتن. بڵێ بەداخەوە تا ئێستا تۆم برم لە هیچ کاتێک لە دەستگا تەندروستیەکان سنووری ئیدارەی سۆران لە قەزای سۆران یاخود قەزاکانی ڕەواندزچۆمان مێرگە سۆر بە هیچ شێوێکە و ئامێرانە بەردەست نەبووین و بەسەر هەڵاتیان دابەش نەکراون. بەڵام توان بڵێم ئەوە قۆناغی یەکەمەکەەوە بە دەستخۆشیەوە هەڵمەتێکی باشە بێتن بۆی بتوانین زیاتر هاوکاری ئەو خەڵکانی پێ بکەین. ئینشاڵڵا وەکو باسم کرد ئەوانیش وەکو هەر دیسە بە هەمە شێ بەڵێنیاندا کە بەردەوام بن هێواداریشن کە زیاتر بتوانین خزمەتی خەڵکی زیاتر بکەین. سەبارەت بە بڵێن بڕی کولفەکەشی ئەو ئامێرانە کە ئێستا و ڕێکخراوینەتیان ئەوان هەر بەخۆی کولفەی هەر ئامێریکیان نزیکە 1200 دلارەوە نزیکەی 12 وەرەقەیە کە لە ئێستاش کە لە بڵێن گەر بەردەست بکرێت لە بازاریش نرخەکان جیاوازن بەڵام ئەو کوالیتێکە ئەو ڕێکخراوینەتی کوالیتێکی زۆر باشە توان بڵێم کە چکە ئامێرەکان بەجێری کوالیتەکانی نرخەکانیان نەگۆڕێت.